کەسە لە پێشەکان کەسە پلە بەرزەکان کە بەڕاستی لە هەموو بوارێکی خێردا لە ڕەمەزان لە پێشەنگدا بوون. ئایا لایەقی تۆیە و شایستەیت کە تۆ دوای ڕەمەزان ئەو پلە بەرزێتیە لە دەست بدەیت؟ نابینید ئەو کەسانەی کە ڕقەمێکی قیاسی بەدەستدێنن، ئەو کەسانەی کە لە بوارێک لە بوارەکانی پێشبڕچێدا پلەی یەکەم بەدەستدێنن، لەسەر ئاستی شارێک بێ، وڵاتێک بێ، جیهان بێت، حەز دەکەن دائیمەن ئەو نازناوە لە دەست نەدەن، ئەو پاڵەوانیەتی هەر بۆ ئەوان بمێنێتەوە، کەس نەبێ ڕۆژێک پێشیان کەوێتەوە. ئەی چۆن تۆ لە ڕەمەزان دەزانی چەندێ پێشکەوت بووی، دەزانی چەندێ لە بەرزیدا بووی، چۆن خەریکی قورئان خوێندن بووی، خەریکی عیبادەت و تاعەت و ذکر و خێرکردن بووی، ئەی چییە بۆ وات لێ هات؟ دوای ڕەمەزان بەس فەرزەکەت دەکەیت، دوای ڕەمەزان بەس ئەوەی حرام ناکەیت، ئەجینا دەرگای سونەتت داخست و ئاگاد لە هیچ پێشبڕچەیەک نییە لە بواری سونەت و مستحەباتدا. لەمە دوا قورئان تەواو دای دەخەیت تا ڕەمەزانیش تر نایناسیتەوە، ئاگاد لە قورئان نابێ. لەمە دوا خێر و خێرات دوا دەزانی دەرگای داخرا هیچی تر خێر و سەدەقە ناکەی. لەمە دوا نوێژی جەماعەت ئاگاد لێی نامێنێ. من لە ماڵەوە نوێژەکانم دەکەم، گرنگەوەی فەرزەکەم بەجێ بگەێنم، ماڵی خوا ناناسی لەمە دوا، ئەوەتە بۆ جومعە. چەندێ فەرقی کردووە لەگەڵ ڕەمەزان. بۆیە ئەی مسلمان هەوڵدە لە پلەی بەرز و ئاستی بەرزدا بمێنیت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بە عەبدوڵڵاهی کوڕی عومەری فەرموو: لا تكن مثل فلان كان يقوم الليل فترك قيام الليل. وەکو فڵانە کەس مەبە شەو نوێژی دەکرد کەچی وازی لە شەو نوێژ هێنا، لە پلەیەکی بەرز دابەزیە پلەیەکی نزم، وەکو ئەو مەبە. فلا تكن مثل فلان كان يصوم فترك الصيام، كان يقوم الليل فترك قيام الليل، كان يتلو القرآن فترك تلاوة القرآن، كان يذكر الله فترك ذكر الله، كان يتصدق فترك التصدق بماله، كان يصل الأرحام فترك صلة الأرحام. وەکو ئەو کەسانە نەبین کە لەو هەموو بوارە چاکانەدا لە پێشەوە بوو، ئێستا وازی لە سیلەی ڕەحم و لە زیکرکردن و لە قورئان خوێندن و لە نوێژی سونەت و لە ڕۆژووی سونەت و وازی لە هەر هەمووی هێنا. باوەکو ئەو کەسانە نەبیت، ئەجینا پلەتدا دەبەزێت، ئەو کەسە مقتصد دەبیت، ئەو کاتە سابقون بالخەیرات نابی. خی گەورە هیدایەتماندا.